ویسە قوتابانی کوردستان سوشل میدیا وەکو سناپچات، ئینستاگرام، فەیسبوک کەمکەنەوە و حکوومەتی کوردستان محاولەک ئاپێک دابەزێت وەکو سناپچات بخوێن لەسەری قوتابانی کوردستان. خۆی ئەگە هاتوو ئەو تەڵەبەیە ئەگە دایکی یان باوکی هاوکاری کرد لە خوێندن یان منداڵەکە ئەگە بتوانێتن پرسیارێکی هەووی لە دایکی بکات لە باوکی بکاتن، دایک و باوکی دەتوانن بۆیشی بکەنەوە. بەڵام ئەگە هاتوو ئەو منداڵە ئەگە فکری هە لەسەر ئەو لە ئەولا بێ یان لەسەر پۆجی بێتن یا لەسەر ئەو ئێستا لە خوای بەزیاد بێ هەر مناڵێکی گچکە ئەگەر 5-6 ساڵانە مۆبایلێکی لەدەستا، ئەو مۆبایلە باشە، ئەو مناڵە چۆن دەتوانێت دەرس وەرگرێتن؟ دەبێتن باوک یان دایکی هاوکاری بکات، مۆبایلەکەی لێ وەرگری لە کاتی تاقیکردنەوەیان لە کاتی دەرس خوێندنە منداڵەکە لە خۆی دەتوانێتن سوود وەرگری لە خوێندنەکانی. ئەوڕۆ دەبێ ئێمە هەواداری مناڵەکانمان بکەین، لەو فەسڵەدا دەبێ میوانداری کەمتر بکەینەوە، مەشغەڵەکان کەمتر بکەینەوە بۆی کە فکر و هۆشی منداڵان بەرەو دەرسەکانیان بچن. زۆرشیان زەخت لەسەر ئەمە نەکەینەوە ئیلا بیلا ئەگەر ئێوە لە نێو ئیمتحاناتەکانتاندا سەرکەوتوو بن ئەدی هەموو شتێکتان ڕوبەڕایە نا فشارێک و زەختێکی وان لەسەر نەکەین، بەڵکو زۆر بە جوانی زۆر بە ئارامی فەق شرایطەکان بۆ ئارامتر بکەینەوە، میوانداری و شتەکانمان کەمتر بکەینەوە، شرایطە سەختەکان یان مەسەلەن وەکوەیەکە دەنگ و سەتەلایت و ئەوانە مەسەلەن کەمتر بێنین نێو کارەوە. بعد واشیان لێ نەکەین بڵین کاکە ئێوە ئەوڵ و ئاخری ژیانتان فقط ئەو ئیمتحاناتە، نا ئیمتحانەکان زۆر بە ئاسایی هاوکاریان لەگەڵ بکەین، بڵین ئێمەش هەر بۆ شێوەیە لە نێو ئیمتحاناتدا بووین هەمومان سەرکەوتوو بین.